بلبنان مشارمة هي أفريقيا هلبت مشارة سيم اللي مشارك مجبر شاشتيك تكنيكينا بس يشكل عند مشارة هي تندرسي بس من أفريقيا ده مشارة مدى تايبت بتسر خو آماده يكرن شوي دجانية دما جن دجان دجان بت بري بكيفن هواوي بروسيس شو خو آماده بك دما تكيفن نافداجي شبكته وهادسان عند السر ورزش يجي بعضن أو ورزشة لما جن بشي دجانية وتنافع دجانية لو بشتي هنجيشي انجام چه باشه چه جورا ورزش باشه بیت انجام دادن و چندش من می‌وان داریم کنه عثمان ماستر بار جنانم دال پارسن خوند کارا دکترایش که زور بخیر بین بیان کم باش بخیر بین باش با سلسله آب کنی یکم جر که پروسه دوگیانی پیش اوی دوگیشن دوگیان بیت یان دایی دوگیان بیت چون خوی آماده بکن آماده کاری کن چون بن باشتره بوشن بله سرتاس باز بو ام درفته بو ایوان فتره دوگیانی فتره کی زور نازکه وی که افراد پیاتی پاره بی و فتره بی دایکی دوگیان زور آگاهی لخوی بی طبعا دایک اکریب دو بشو بابن جاری و هست برنی که پلان من هی بودن این دایک کو باوک که دانیشن که پلان یک دانه بو اوی لداها تو منالی کن بی اما جوازه وی که دایک کو باوک که به پلان منالی جوا چیگه خنکو طبعا پلانك باشترا چون هني حال خال هي نقطة هيك أبي دايك وباوك بيريو خالانة بكاي كام هل السرتاي أويك أو دايك زاني كواسكي هي لسنتر كاني تندرستي لبنكي كاني خوي نزيكي وخوي توماركا چون جاري وهي هندي حالت هي كسنتر كان زوتر هستي بي اكادوكو مثلا خوين بربوني كم شولاني منالكيا هنديك تاهيا هنديك حالتك نا طبيعية او كساني او فرمانجاني وكارمنديك تيا ايش اكاد ايش تايبت اختصاصي هي لجنان ومنعبون او حالتانا دزنيشانكات واني ريبو لايك سبور تايبت ناوي خوي توماركا و تيستوشتانا بيش او دوغيان خوي ليرة لاي خومان بداخو ابي جنكات شوارمان تاو كانجاور يقرن او نقطيك زور خلطة باشتر واجنكات بيجوي حامله ببيت بيجوي دوغيان ببي خوي تسجيل بكات بلا من بلانكم هي بلانك ميك وامام منالك دروس بكم بوي اجر علامات اعراضك نا طبيعي لجسمي درك وزوتر شار سري بكات شون اجر تا زوتر شار سري بكا اجري او هي كمنالك باش دو تندرست بي اما خاليه كان خالي دوهم اويا ك افراد اجر هاتو بلاني دانا بو سكري نبي بهيش علاج بخوا چون بداخل زور بيزوري همو علاجه بداخل زور بيزوري لبارچو كان دایکه هر نازانه کسی هی علاجی که خود منالکی لبارد. چش او بتشنیگ باشه علاج نخوات. به تایبتی سیمانی کم کامیم ام پیلین طبعا پیلین فرست ترایمستر یعنی سیمانی اولیه کمان و دومان و سیمان. او سیمان انا ارگانیکانی جسمی منال درست ابی. یعنی بابلی اندامکانی اندامی بس اندامکانی ناویتی همو اندامکانی درست ابی. بسیطرین علاج که پی اوتر پاراستول خطر اگر هاتو ببي برسي دكتور بيخوي لو سيماني اگر کس که بانو نخوشه کی درشخانی هبو پیوست بود درمان دائما نخوش درشخانه كان لكاتي حمله وكو نخوشي شكرا وزور بلاوا لقال نخوشي زخت ام دو نخوشي ببي دكتور علاجي تايبتيان بوين طبعا هر دو كان علاج يعني بعض علاجي شكرا وبعض علاجي زخت لكاتي دو جانيا سلامات السيفه اجى بي دكتوري كي جاني او بس يعني دكتوري كي جدان تايبت اختصاص بوا بزاني كوا ام افلت يا نخوشي زخت يا نخوشي شكري او دو علاجي بو بنوسي انجا اتواني بكار بين غيري او قدايك كزاني دوغيانا اگر زختي شي هبو بيشتر نابي لسر او علاجي زخت بردوام بي ابي بتشت لاي دكتوري كي بزيشكي نسائي بلا او من استا دوغيانا بو او علاجك بو بغوري با علاجك كلكاتي بريغنانسيا طبيعي يعني لكاتي دوغيانيا زياني هم بو خوي هم بو كور بكاي نبي چون فتري دوغياني فتري كي زور حساسه تنها بو دايك كنيا قدار بن اما من دالك جلسيات يعني هر علاجك بيخوا للرجاي ولا شو نقلبه بو دايك كالبر بو منالك كالبر وابيد دايك زور وريابي لبكارياني درمانا خالي كتير كزور جرينجا بكارياني حبي فوليك اسيد واسن وايرن او علاج مقوي يعني كدايك بكارياني دائما اما بوجنيك بيويت منال بخاتوا ام بي الين سيمان بيش او كسكد بيه وشوار ما كسكد بو حود ما كاد بكورسكا درمانك كبيوتو فوليك اسيد بيخوا علاجك وكو مقوي
هەموو مینێڕاڵەکانی تایە ئەمە پارێزگاریکی باش لە دایکەکە بۆ مناڵەکەی لەبار نەچێت چون توێژینەوەکان دەریان خستووە لە سا هەشتای ئەو دایکانێکەوە پێش ئەوەی حەملیان ببێ و ئەو حەبە بەکار بێنن مەجال و چانسی لە بارچوونی مناڵیان کەمە بێتەوە جا تۆ لە سا هەشتا چانسی مناڵ بوون یعنی مناڵەکەت لە کیس بچێکەکەم بێتەوە بە حەبێکی بەسیط بە فۆلیگەسید ئەوە شتێکی زۆر باشە نسبەتێکی زۆر باشە ئەگەر بەکاری بێنی خاڵێکی تر کە زۆر گرنگە دایک ئەبێ لە کاتی دووژیانیە بیزانێ نەچێتە ئەو شوێنانەی کەوا ئیشعاعاتی لێیە جاری وایە بەداخەوە دایکەکە مەسەلەن هەم لێزەر هەم تیشکی ئەشیعەکە خۆمانێکی جاری وایە لەگەڵ ناسیایەکمان ناچین بۆ خەستەخانە حادیسێکی بەسەر هاتووە ئەڵێ بچوو ئەشیعەیەکم بۆ بگرا گەر ببینن و چوو بێتنە خەستەخانە لە ژووری ئەشیعەکە گوڵۆپێکی سوور داگیرساوە لێ نووسراوە خەتەرە بۆ دایکی دووگیان بە تایبەتی بۆ 3 مانگی یەکەم زۆربەی زۆری ئەو دایکانی کە مناڵیان لەبارەتی ئەوانن کە خۆیان نازان سکیانێ و لەگەڵ کەسێکە چنە سەردانی خەستەخانەیەکەکەن و ئەشعەکە لێزرەکان بەرەکەوە مناڵەکان لەبارەتی خەستەخانەکان تیشکی تریش هەر خەتەری هەیە زۆر جار مەسەڵەن بە لێزەر و ئەوانە باشترە بەقەدەر ئەوەی تیشکی ئەشعەکە لە زەرەری نییە بەڵام باشترە ئەو دایکە ئەو حاڵەت یەگەرزانی لێزەری بەکارهێنا بۆ مو یا بۆ پێست یان جاریوا گرێک یانێ بە لێزەر لابن یا پەڵەیەک یانێ لابن محاولە بکە جارێ ئەو فترێ بهێلێ بۆ پێستێکی خۆی ئەو مشکلی کە لە سکن لە پێستیاتی چاکیکە ئەنجا بچێتە سەر دووگیانەکەی باشترە بەس ئەشتوانێ ئەگەر حاڵەتێکی یعنی ناطبیعی بوو ئەتوانێ بیکە بەس باشترە ئەوەنی دایکەکە پلانێکی بێ لە پێشە ئەویان بکە ئەنجا بچێتە فتری دووگیانەوە مەترسیەک دەرمان ینی عیلاج و دەرمان و مەترسی دروستەکەیان بۆ هەندێک جوڵەی ڕۆژانە وەرزشکردن چالەکەەکانی ڕۆژانە وەرزشکردن تەوێ نەتەوێ نەک بۆ دایکی دووکیان بۆ هەموو کەسێک باشە بەڵام دایکی دووکیان ئەبێ بزانێ چ جۆرە وەرزشێک ئەکات یعنی هەموو وەرزشێک ڕێگە پێدراونیە بۆ دایکی دووکیان ئەو دوو وەرزشێک کە زۆر گرنگە و وەکو توپ ڕێگە ئەمە ڕێگەمان ناوبژنی دووکیان و وەرزش بکات تەنها ڕۆشتنە بەڕێە لەگەڵ مەلەکردن ئەمە لە کاتی دووگیانیە توانم بکەم پێش دووگیانی پێش دووگیانیش وەرزش هەر گرنگە چونێکێک لەو هۆکارانەی کەوا لە هێلکەدانەکانەکە زووتر هێلکەکان بتەقێ وەرزشکردنە چکن وەرزشکردن وای لێکا دوو هۆرمۆن لە جسمی ئینسانەکە پێچ و ئیسترۆجین و پرۆجسترۆن هان با ڕێژەکەی بەرز بێتەوە کە بەرز بۆ زیاتر زووتر هێلکەکان لە هێلکەدانەکان و ئەتەقی و زیاتر مەجای ئەوەی هەیە کە ئەو دایکە چانسی دووگیانی بوونی زۆرترە بێ لەوەی کە لە کاتی وەرزشکردنە هۆرمۆنی ئیفینیدرین دەرەیرێ ئەو هۆرمۆنە وا لە دایکەکە ئەکات کە مەزاجی باش بێت زۆربەی کات ئێمە مشکلەی دایکان ئەوەیە کە حامیلە ئەبن تااقەتیان نییە مەزاجیان نییە هیچ یعنی بێتاقەتن لاوازن هەتا وەرزش بکەن هەتا بجوڵن تا ئەکتیڤیتی چالاکی بکەن ئەو تاقی زیاتر لە لەشیانە هەیە ئەو هۆرمۆنە زیاتر دەرێرێ و زیاتر چالاکتر ترسیان لەوەیە دایکان ترسیان لەوەیە کە دووگیان بە ناوێرن نە جوڵە زۆر بکەن نە وەرزش زۆر بکەن ئەڵێن ترسی لە بارچوونی مناڵە ئەمە وەرزشکردن یان چۆن بەڕێگە یان مەلەکردنەکە لە مانگی یەکەمەوە تەبیعیە یان خەتەریاتی هەیە دوای مانگی سێم اینجا دەست بە وەرزش بەڵێ ئێمە وەرزش ئێمە لە تۆبا پێی ئەڵێن مۆدریت ئەکسەرسایز یعنی وەرزشێکی مامناوەند یعنی ئەو دایکە لە پێش ئەوەی سکی ببێت و لە سکی بوو و کاتی سکەکی کە تەواو بێ مەفروزە هەموو هەفتەیەک 3 تا 4 جار هەر جاری نیم سەعات ڕێ بکات بەس بە ینی بە ڕێگولەر ینی بە مەزبوطی ینی هەموو هەفتەیەک 3 بۆ 4 جار بۆ ماوەی 20 دقە بۆ نیم سەعات بڕوات یان مەلە بکات لە بینیشە لە زمانی ئەم شتانە یان ئەوەش لە زمانی هەر وەرزشە بەڵام ئاگادار بە وەرزشی ژنی دووگیان نابێت هەست بکات کە لێدانی دڵی زیاکە و هەناسەدانی زیاکە چون ئەگەر ئەو دوو حاڵەتی تیا دەرکەوت معنای وایە ئەو وەرزشەی کە کردوێتی زۆر هیلاکی زۆر خۆی ماندوونەکە خۆی ماندوونەکە ئەگەر زانی لێدانی دڵی زیاکە و تەنگە نەفەسە ئەو معنای وەرزشێکی کردووە کە ڕێگە پێنەدراوە لە کاتی دووگیانی ئەبێت بۆ ماوەی 2 دقە بۆ 3 دقە ئیسراحەت بکات چون هەموو وەرزشێک ئاگادار بین نیم سەعات زیاتر بۆ دایکی دووگیان باش نییە لە کاتی دووگیانە چ وەرزشێک باشە ژنان بکەن یان دایکان بکەن بۆ ئەوەی مناڵبوونەکەیان بە تەبیعی بێت نەک بە سەزەریان بەڵێ طبعاً لە کاتی دووگیانە بە تایبەتی ئێمە بڵێن ئامۆژگاریین بە دایکەکان لە کۆتایی سکەکانیانە لە 8 مانگ و تا ئەگاتە 9 مانگ
مەلە بکە مەلە زۆر تەسیری هەیە بۆ ماسوولکەکانی بەشی خوارەوەی حوزی ئافرەت وای لێکا کە ئەو ماسوولکانە توانای گرژبوون و خاوبوونەوەیان زۆر هەبێ و ماسوولکەکان ڕائەهێنێ بۆ ئەوەی لە کاتی لەدایک بوونە ئەو ماسوولکان بە ئاسانی هەم گرژبن و هەم بچنەوەیە کە وای ئەو گۆڕانکاری لە جسمی ئافرەتەکە دروست کرد زیاتر دایکەکە توانای ئەوەی هەیە باشتر مناڵەکەی بە ئاسایی لەدایک بێ وەک لەوەی مناڵەکەی بە عملیات لەدایک ببێت. باش وەرزشەکانی دوای دووگیانیش هەن ئەوانە هێشتا وەرزشی دوای دووگیانیش هەر هەیە ئەویش هەر بە زۆری ڕۆشتنە تەمان ئێمە بۆ دایک بۆ ئافرەت هیچ زۆرە وەرزشێکی زۆر قورسدانانین وەکو پیاو نییە لەبەرەوە ئێمە هەرڵین مەلەکردن لەگەڵ یا ڕۆشتن بەس بە شەرتێ حراری جسمی بەرز نەبێتەوە نەبسیلیانی بەرز نەبێتەوە و هەناسەدانیشی بەرز ئەگەر گەشتە ئەو حاڵەتە معنای وەرزشێکی خراپی ئەمەش هەر دوای دووگیانێک دوای کە مناڵەکە لە دایکە بێت دوای ئەوە چ وەرزشێ گرنگە بەتایبەت بۆ منتیقەی بەڵێ هەندێک وەرزش هەیە ئەوەی کە پێم خۆش بوو لەسەر سلایت هەنێک شت باس بکەم بەس ئەبزان دەرفەت ئەوە نەبوو دایکەکە بتوانێت لەسەر پشت پاڵ بکەوێ و بە هەناسەدان سکی خۆی بەرێتەوە بۆ ناوەوە 2 دقەیە 3 دقەیەک ڕای بگرێت تا وای لێ بکە هەستەکات کە ئیتر توانای نامێنێ و دوایی بە هەناسەدانێک بیاتەوە یان ئەوەی کەوا بڵین سەرینێک بخاتە بینی هەردوو قاچیەوە و قاچی ڕاستی بۆ لای قاچی چێپی بەرز کاتەوە هەتاوای لێ بکە ئەو ماسوولکانەی سکی هەستەکە ڕقە بێ و گژە بێ و فترێک بێلێت و ینی فترێک خۆی بهێلێت و بیگرێتەوە ئەمە وای لێکات زیاتر ئەو ماسوولکانە زووتر وا لە ڕەحمێکە هەم بچێتەوە شوێنی خۆی هەم ئەو با بڵین خانە زیادانی چون ئاگادار بین ئێمە لە کاتی دووگیانیە 12 بۆ 16 کیلۆ کێشمانزیاکە ئەو 12 بۆ 16 هەمووی چوری و خانە و شانە نییە طبعا 2 کیلۆنیوی مناڵەکەیە 2 کیلۆی ئاوی دەوری مناڵەکەیە کیلۆیەکەی وێڵاشەکەیە کیلۆیەکی ئەو زیایەکە لە ناو ڕەحمی و لە ناو سنگی و لە خانەکانیا کۆبێتەوە تقریبا 2 بۆ 3 کیلۆی چوریە لەبەرەوە ئێمە ئەبێت وەرزشێکی وا بکەین لە کاتی فترەی دوای دووگیانیە ئەو 2 بۆ 3 کیلۆیە دابەزێنی دەریکەیت یعنی لە جسمی خۆت دەریکەی ئیتر بە ئاراقکردنەوە بێ بە وەرزشێکی ئەوانەی کەوتم بە تایبەتی ناوسکیە سکی خۆی بگرێت و بیگوشت و دوای بیهێنێتەوە ئەوە جۆرێکە لە وەرزش کە بەکارێنرێ بۆ دایکێک کە پیانەوترێ دوای فترەی دووگیانی بەڵام ئاگادار بێ بۆ دایکی ئەگەر ئەو مناڵی بە عملیات بوو بێ نابێتە تا چلەی بچێ وەرزش بکە لەبەرەوەی عملیات دوای چلە ئەتوانێت هەموو جۆرە وەرزشەکان بکات بەڵام لە کاتی حەملە تەنها ڕێکردن و مەلەکردن ڕێگە هۆشیاری هەیە و کوپزیشکان هەستەکەنەوە هۆشیاری هەیە لای ژنی کورد بداخەوە نەوەڵا ئێستا ئێمە بەدایکی جاری وایە ئەمەشگاری بەدایکە ئەڵێن هیچە جوڵەی ئەڵێ نەوەڵا من تەواو حامیلەم ئەبێ نەجوڵم ئەڵێ نەجوڵم هەندێک حاڵەتمانەیە بۆ نمونە هەندێک حاڵەتمانەیەکەوە دایکەکە ڕەحمی توانای هەڵگرتنی مناڵەکەی نییە ئەمە وەرزشی پێناڵین وەرزش بکات ئینگلیزی بری سەرڤایکڵ ئینکو ئەمە هیچ ئەمە لە وەرزش دوورەکەوێتیان ئەو دایکانی ڕەحمیان ڕاهاتوە چەند جارە مناڵەکانیان لەبارچۆ ئەمانە هەمانە حاڵەتی با بڵین تایبەتیان پێوتێمانە وەرزش نابێ بکەن یان ئەوانەی هەستەکەی مناڵیان پێ هەڵناژیرێ لە 3 مانگ و لە 4 مانگ مناڵەکان گاتە 5 مانگ و لە باریانە چی ئەمانە نابێت زۆر وەرزش بکەنە بێ ئەگەیان حاڵەتی تایبەت جێ بەڵام بەعام ئەس جێنڕڵ هیچ وەرزشێک با بڵین زۆر قورس نەبێ ئەتوانێت دایک بیکات لە فترەی دووژیانە هەم بۆ ئەوەی کە ئەو ماسوولکانی ڕابێنێ بۆ کاتی مناڵ بوون هەمیش بۆ ئەوەی ئەو کێشەی زیاد لە حەدی تەبیعی زیاد نەکات ئێمە لەسەر خواردنیش بەڵێ خواردنیش زۆر گرنگە طبعا لە دایکی دووگیان ئەبێ ئاگای لەو خواردنە بێ کە ئەی خوارد بە تایبەتی ئەو خواردنانە بخوات کە کاربۆهایدرێتی پرۆتینی زۆر تایە ئەوانەی هەم لە پێش و هەم لە کاتی با بڵین دووگیانە بەڵام ئەو خواردنانە کە چەوری زۆرە فاتی زۆرە دەی دوورکەوێتەوە سوێری زۆر لێ کاربۆهیدرات ئەوانی کە شەکریان زۆر شیرینی زۆر چونکە خۆمانەزانین لە کاتی دووگیانە دوو نەخۆشی هەنێکێکیان زەخدێکیان شەکرا بەهۆی دووگیانیەکەوە دروست ئەبێ زۆر بەی دایگنە شەکری هەیە نەزەختەی هەیە کە ئەچێتە فەچەی دووژیانی بەهۆی ئەوەی کە لە کاتی دووژیانە چەند گۆڕانکاریەک بە جسمی ئافرەتە کاتێ پەڕەبێ ئەو دوو نەخۆشی تیا هەڵەیە دوای دووژیانەکەی نامێنێ ئەگەر ئێمە شەکر زۆر بخۆین یان مادێکی کەوا خوێتیایە خوێ زۆر بخۆین هاندێکە بۆ ئەوەی تووشی ئەو دوو نەخۆشە بووین لە کاتی بۆ دایکیش خۆیەکە ئاو زۆر خۆی لە کاتی دووجانیان جسم ماڵسێ
تا خوێش بخۆی زیاتر جسمت ئاوزە کێشی لەش زیاتر ترشێکەش هەر مەعیدە ترشیش هەر بۆ مەعیدە لە بەرەوەی دایک لە فترەی دووژیانیە سێمانی یەکەم حاڵەتێکی پێوتی هایپەر ئیمێسس گراڤیدارم یعنی زیاد لە حەدی خۆی ئەڕشێتەوە ئێڵەنجەیە ئەگەر هاتوو ترشیش زیاتر بخۆی ئەو حاڵەتت زیاترە بێ و ئاو خواردنەوەش زۆر گرنگە دایکی دووژیانە بێلانی کەم ڕۆژانە 8 پەرداخ ئاو بخواتەوە بۆ ئەوی تەویزی ئەو ئاوە باتەوە چون ئاوی جسمی دایک ئەبرێ بە دوو بەشە بەشێکی بۆ مناڵەکە و بەشێکی بۆ دایک لەبەرەوە بێ ڕۆژانە تقریبان 8 پەرداخ ئاو بخواتە بۆی تەویزی ئەو ئاوە دوای مناڵەکە لە دایکە بێت دایک خواردنی چی لێ بکەیانی بگۆڕێ لە چونکە شێرەدایان هەر خواردنی زۆر بخوات قەڵەویش ئەبێ یەکەم ئاگای لە خۆی بێت چون دایکی دووگیان کە مناڵەکەی ئەبێ زیاتر مەعڕەسرە بۆی کێشی لەشی زیاد بکە ئەگەر خۆتان بینی بێتان ئەڵێ مناڵەکەی بۆ ئیتر زۆر قەڵەو بە لەبرەوە ئەبێ ئاگای لە خۆی بێ یەکەم وەرزش بکە دوم ئەو خواردنانە بخوا ئەگەر شیر بە مناڵەکەی ئەبێ ئەو خواردنانە بخوا کە زیاتر مینەڕاڵێکی زۆری هەندە دایکان زۆر شیرینی خۆن دوای منداڵەکان ئەڵێن بۆ شیر باشە ئەمە ڕاستە شیرینی هیچ پەیوەندیەکی بە شیری دایکەوە نییە تەنە ئەو خواردنانی کەوا با بڵێن بقولیاتەکان بخۆن شیریان زیاترە بێ و دانەوەڵەکان بخۆن شیریان زۆرترێ بەڵام ئەو خواردنانی وەکو سیر وەکو پیاز ئەمانە کەمتر بخۆن لەبەروی نقڵە بێ بۆ مناڵەکە لە شیرەکانە ئەگەر کێمە لە دوڕنمای تۆ بێت دوڕنمایی تۆ بۆ دایکان مەتەبێت لە وەڵام من ڕێنماییم بۆ دایکان ئەوەیە کە پێش چوونە پرۆسەی دووگیانی ئاگاداری خۆیان بن چون ئەو پرۆسەیە وەکوتم سێمانی یەکەم زۆر گرنگە و بەبێ پرسی دکتۆر هیچ شتێک نەکەن و لە سنتەرەکانە خۆیان ناونووس بکەن بۆ ئەوی هەر حاڵەتێکی ناتەبعیان تیا هەبوو زووتر درکی پێ بکرێت چارەسەری پێ بکرێت ببوورە پێشەوەی کۆتایی پێبێن بەس لەسەر کوتان ویستم بۆش قسە لە سنتەرەکان ئەوە چەند گرنگە بۆ کوتانیش ئێمە دەرزی تیتانەستۆکسۆی زمانیە دەرزی تیتانەستۆکسۆی لە سنتەرەکانە لە 4 مانگی یەکەم لێ ئێرێ پێی ئەڵێن ئەگەر منداڵەکە جوڵە چون جاران زوو وەختی خۆی لە 80 و لە 90ەکانە لە ئەوڵەوە هەر لە یەکەم مانگ و دوومانگە دەرزی تیتانەستۆکسۆی دیانیانە خۆی ئەو کوتانی کە تۆ جەناب باس کرد وای پی ئەوترێ زۆربەی دایکە مناڵەکەی لە بارچوو ئەیوتی دەرزیەکەیە لەبەرەوە ئێستا علمی تازە ئەو دەرزیە پۆستپۆن کردووە دوای خستۆ بۆ ئەوەی هەتا دایکە کە 4 مانگ تەواو کات و یەکەم جوڵە لە سکی دایکەکە عنی کەم جوڵەی مناڵەکە لە سکی دایکەکە هەست پێکات دەرزێکی بۆکرێ ئەویش جورعی یەکەم لە 4 مانگ دەست پێکە جورعی دووهەم دوای مانگێک جورعی سێهەم دوای 6 مانگ جورعی چوارەم و پێنجەم دوای ساڵە هیچ زەرری بۆ مناڵەکە نییە و بە عکسەوە بەرگریەکە هەم بۆ مناڵەکە هەم بۆ دایکەکە سپاس بەخێر بێجاری دیکە سپاس دەکەین بەڵازدان دەچینە وتانێک و دواتریش هاوکارمان ژوان نوێترین هەواڵەکانی وەرزشتان پێشکەش دەکات